الله أكبر الله أكبر. کردنەوەی دەرگای مزگەوتەکان و ئەنجامدانی نوێژی بە کۆمەڵ دڵی عاشقان و شەیدایانی مزگەوتی بەجارێک خۆش کردووە، هەمووان پۆل پۆل ڕوو لە مزگەوت دەکەنەوە. دوای 2 مانگ لە داخرانی مزگەوتەکان نوێژ خوێنان لە ناحیەی خەلیفانی سەر بە قەزای سۆران بە نوێژی کۆمەڵ و مزگەوت شاد بوونەوە. هەر یەکەیان بە جۆرێک خۆشحاڵی بە بۆ نەیکرانەوەی مزگەوت لە ڕێگای پەیامەوە دەردەبڕن. الحەمدوللا خوای گەورە ئەو جارش نەجاتی داین لە کۆڕۆنە خەلاص بووین، سەجدە شکرمان مردو خوای تبارەک و تەعالا. ئەوە پێک شاد بووینەوە لە ناو مزگەوتی. الحەمدوللا هەمومان شکر و سپاس خوایەکەین. دڵمان زۆر تون بوو بە حەقەت نوێژی مارە و نوێژی مزگەوتێک و چێکە قەت وەک کوێکە نییە. والله کە نەبوو بەڕاستی و عەساب بکە خۆمان بە غەریب دەزانی زۆر نەبوونی مزگەفت کەواتە نەبوونی مسلمانانە. مسلمانان بێ مزگەفت وەکو هەیتممانە. الحەمدوللا ئێستا لە ڕەحمی خوای بزادی دڵمان فەراعە و خوای گەورەش ڕەمەزانەکەی لەمە و لە هەموو مسلمانە قبول بکە. لە مێژووی کوردستان و کوردەواریدا مزگەوتەکان مینبەری ڕێنوێنی و زانایانی ئاینیش هەوێنی ئاشتی و کۆمەڵایەتی بوون. هەر بۆیە لە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆناشدا مامۆستایانی ئاینی پێشەنگ بوون و هاوڵاتیانیان بۆ پابەندبوون بە ڕێکارە تەندروستیەکانەوە هان دەدا کە تا ئێستاش مامۆستایان و مینبەری مزگەوتەکان هەمان ڕۆڵ دەجێڕن. زۆر خۆشحاڵین ئەلحەمدوللا شکر کە لەو 2 ڕۆژەی ڕابردوودا بڕیاریکردنەوەی مزگەفتەکاندرا لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان خەڵکی بە گوڕ توینێکی زۆرەوە ڕوو لە ماڵەکانی خوای پەروەردیگارەکەین. لە ڕاستیدا مزگەوت و ڕەمەزان لە ناو میلەتی ئێمە لە مێژە ئاوێتەیەک بوون و خەڵک ئەگەر بێت و ڕەمەزان بی مزگەوت نەبیانەگە بێت و مزگەوت بی ڕەمەزان نەبی زۆر تام و چێژ لە عیبادەت ناکە. لێ دەبینن بەڕاستی زۆربەی مسلمانان دوێنێ شەوێ لە پاش نوێژی تەڕاوی داهاتن دەیانگۆ بەس تەنها دەکەین ئەو شەو مانجە ڕەمەزانێن بۆ ئیدی کە هەستمان نەکرد یەکە مانجە ڕەمەزان ڕووی تێکردینە. هیوادارین ئینشاءالله مسلمانان لەسەر جەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە گوڕوتینەوە ڕوو لە مزگەوتەکان بکەن و تعویزی ئەو غیابەی بکەینەوە کە لە 20 ڕۆژی ڕابردوودا نەمانتوانیا لە مانجە ڕەمەزان لە خزمەت ماڵەکانی خوای پەروەردیگار بین. والله پێ خۆشحاڵم بە دەرخۆشی و مزگەفتکردنەوەی حساب کە ڕۆیەکەم ڕۆژی ڕەمەزان هەندە دەر پێخۆشی بە مزگەفتەی درم پێ فەرع بووە لەبەرەوەی تا ئێستا دەرتوندی بوو لە مزگەفتی نەچووە مزگەفتی نوێژمان پێ ناکران ئێستا زۆر دەر پێخۆشم مزگەفتکردنەوەی و مزگەوتەکانی هەرێمی کوردستان کۆتا ئەو شوێنانە بوون کە دوای سوکردنی ڕێکارە خۆپارێزیەکان کرانەوە. هاوڵاتیانیش سەرباری تامەزرۆیان بۆ کردنەوەی مزگەوت، بەڵام بەڕێنمایی مامۆستایانی ئاینی پابەندی ئەنجامدانی نوێژ و پەرستش لە ماڵەکانیان بوون. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی خەلیفان.